بله گرنگیا هەڵبژارتنە پاپای ڤاتیکانی بۆ پاپای ڤاتیکانی هەروەها بۆ جیهانێژی مارکۆ گۆمباچی نویسەر و سیاسەتمەدارەی ئیتالیش بروکسل بەلچیکایی میوانی منە سلااف بۆتە برێز گۆمباچی دەستپێکێدا پیرۆزباهی بۆ جیهانە کریستیان ji bo hilbijartina Papa Leoyî çardehemîn giringiya wê çi ye? سەرەتا زۆر سپاس بۆ ئەو بانگەشتە زۆر سپاس بۆ پیرۆزباییەکەشتان من پێم وایە بۆ ئێمە ڕۆژێکی گەورەیە لە ژیانی کاتۆلیکیەکان پاپای تازە واتە سەردەمێکی تازە چاوەڕوانین بزانین ئەو بەڕێزە چی دەکات و چۆن کارەکانی جێبەجێ دەکات هەروەکو بەڕێزان باسی کرد تێی دەگەین لەوەی کە پۆپ بە دوای ئاشتیدا دەگەڕێت هەروەها هاوڵ دەدات دایالۆگی نێودەوڵەتی لە نێوان وڵاتاندا ڕووبدا و هەروەها دەڵێ پێویستمان بەوەیە پرد لە نێوان هەمووان دروست بکەین و ئەو ئەرکانەی کە لەسەریشیە ئەرچی ئاشتی و دایالۆگن هەروە لەم کاتە سەختەدا بله نهال جیهان گلک آلوزی هنه مقابنی و گلک شر رولا پاپا لیوی چاردهمین چی دبه برێز گۆمباچی؟ ئەوەمان بیرە کە پۆپ سەرکردەی ملیارێک کاتۆلیکە بەڵام دیبلۆماسیەتی ڤاتیکانیەکێکە لە باشترین دیبلۆماسیەتەکانی سەرانسەری جیهان دیبلۆماسیەتی ڤاتیکان ئێستا دەیبینین هەموو ڕۆژێک لە تەلەڤیزیۆنەکانەوە بەرجەمان دەکەوێت بۆیە گرنگترین شت ئەوەیە کە ئەو سەرکردانەی لە سەرانسەری جیهان لەگەڵ یەکدا دەجەنگن لەسەر هەمان مێزی گفتوگۆ دابنیشن و ڕێک بکەون بۆیە دەبێت ڤاتیکان ئەوە پێشان بدات کە هێزیشی نەرم پێشان بدات بۆ ئەو کێشانەی کە هەن بۆ نمونە ترامپ و زیلینسکی لەسەر هەمان مێز دابنیشن هەروەها باسی ڕەنگە باسی قۆناغی داهاتوش ئاشتی بێت بۆیە ئەم پاپایە بەرپرسیارەتی زۆر گەورەی لەسەر شانە لە ڕێگەی بەکارهێنانی دیبلۆماسیەتی ڤاتیکانەوە جێبەجێیان دەکات بۆ هێنانەتی ئاشتی و یەکێک لە گرنگترین بابەتەکانیش بەکارهێنانی دیالۆگە لە سەرەتای قسەکانیشەوە بۆمان دەردەکەوێت کە ئەمانە هەمووی بەرپرسیارەتی ئەو دەبن بله دخوازم بزانم تو چه فکر دکەین کاردینالێکی ئەمریکی و بوو پاپای ڤاتیکانê ev yek dihate çaverê kirin لە ڕاستیدا ئێمە چاوەڕێمان دەکرد ئیتاڵی بێ هەروەک ئیتاڵیەک لە ساڵی 1970 هەروە بەڵام بێجگە لەمە زۆر گرنگە ئەمە چونکە ئەمریکا یەکێکە لە گرنگترین هێزە استراتیژیەکانی وڵات ئەو خەڵکی شیکاگۆیە بەڵام دایکی ئیتاڵیە لە پیرۆ بووە سپانیکی باش دەزانێت بۆیە پێم وایە ئەم بەڕێزە تەنها ئەمریکی نییە یان با بڵێن خەڵکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا نیە بەڵکو هاوڵاتیەکی جیهانیە هەروەک ئەوەی کە پاپا پێویستە بێت هەر بۆیە کاردیناڵەکانیش بڕیاریاندا دەنگ بەو بەڕێزە بدەن بۆ ئەوەی ببێت بە هاوڵاتی جیهانی هەروەها لەبەرەوەی کەسێکی دیبلۆماسیە لەم کاتەدا بۆیە دیبلۆماسیە زۆر گرنگە لە سەرانسەری جیهان بەڵێ ئەس دخوازم وێژی بزانبم نەها پاپای ڤاتیکانê gelek caran ji welatên Ewropayê taybet İtalya bêguman herwiha ji Amerîka niha dora rojhilata navîn jî tê ku papayek ji rojhilata navîn derbikeve paşî هیوادارم چونکە ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر لەگەڵ ئێمەدا
پێکەوە بەستراون بۆیە خەڵکانێکی زۆرمان لە وڵاتی خۆمان هەیە لە کۆمەڵگاکی خۆماندا بۆیە زۆر گرنگە زۆر جار بۆ نمونە کوردستان و کە کریسیانەکانی کوردستان زۆر ڕێزانێ گیراوە هەروەها پێم وایە پاپایەک لە ڕۆژەڵاتی ناوەڕاست پێمان خۆشە بێتە دی بەشکەم ئەمەی داهاتوو ئیتالی یان کورد بێ یان خەڵکی ڕۆژەڵاتی ناوەڕاست بێ یان ڕۆژەڵاتی ناوەڕاست بێت بەرسڤاتە گەلێکی ئەز دڵخۆش کرم بێگومانە ملهێوی دارن و ڕۆژێکێ ji Kurdistanê jî kardînalek bibe Papayê Vatikanê bizanîne çendî salî dihat û çi roda. Velî me sohbetekî xweş kir, spas bû te Marco Gombaçî nivîsar, siyasetmedar ji Brükselê gelme. Thank you very much to you.